عزیزان بیسەران با دیارەوە نەواری دووەمە لەگە هونەرمەندی خۆشەویست کاکە محەممەد تاقانە ئێمە لە سەداوەتی کاک سەکەر سماخۆڵی و کاکە محەممەد وەفایی خۆشەویستی هەموو میوانە بەڕێزەکان پێچەشی دەکەین بەو برا بەڕێز و خۆشەویستانە فەرموون. هەیاری ناسک و نازدار باش وە بین وەکو پارێ هەیاری ناسک و نازدار باش وە بین وەکو پارێ ئای سەردنیا هەندەی خۆشە بە یەک شاد بند و دڵدارێ ئای ئەگەر باوای تۆم هەبێ نازانم چی ئازار ئەگەر باوای تۆم هەبێ نازانم چی ئازارێ هەی بە زۆری بەشم دەدەن تێبگا لەمە بەستەمە هەی من بۆ زۆرە شو دەکەم گەر محەممەد نەیویستەمە هەی من بۆ زۆرە شو دەکەم گەر محەممەد نەیویستەمە چونکە تاقە کەسێ بوو بە دڵخۆشی دەویستەمە چونکە